ئەم کاتتان باش ئازیزان ئەمڕۆ سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کرد لە ڕاگەیاندنێکیدا بۆ پامنێران ئاماژەی بەوە کرد کە قایل نییە بە داواکاریەکانی ئێران و بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاماژەی کرد کە هێشتا گفتوگۆکان بەردەوامن لەگەڵ ئێراندا بەڵام ڕازی نییە بۆ پێشنیازانەی کە ئێران کردوێتی جا بۆ باسکردنی ئەم بابەتە ئێستا لە ستودیۆ خاتوو شکریە برا دۆستمان لەگەڵدایە پسپۆڕی ئاسایشی نێودەوڵەتی خاتوو شکریە سپاس دەکەین خاتوو شکریە پێش کەمێک لەمە پێش سەرۆک ترامپ باسی لەوە کرد کە گفتوگۆکان بەردەوامن لەگەڵ ئێراندا بەڵام لەگەڵەوەشدا ئاماژەی بەوە کرد کە سەرۆک ترامپ پێشنیازەکانی ئێرانی بەدڵ نییە خود ڕەتی کردوتەوە ئایا ئێران لە ئێستایا دەیەوێت خەریکی چییە خەریکی چ گەمەیەکە ئێستا ئێران کات ئەکوژێ یاخود دەیەوێت بە جددی و توێژێکی جددی بکات لەگەڵ ئەمریکادا زۆر سپاس هێرۆخان بۆ ئێوە و بۆ هاوڕاکانتان سلااو بۆ بینەرانی بەرنمەیەوە دەزانن ئەو شتێک کە هەیە زۆر پرسیارێکی لە جێی خۆدای کە دەیکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی یاری بە کات ئەکات و بەتەمەی گفتوگووەکی کە بتوانانی بە نەتیجەیەکیان ئەو ئەنجامەی کە ئەمریکا مەبەستی بگەیت بەتەمەی ئەو ئەنجامە نییە. هۆکار هەیە یەکێک لەوەی کە ئمە باش دەزانین کە کۆماری ئیسلامی ئێران ناسراوە لەبەرەوەی کە دەتوانیت گفتوگووەکانی دوور و درێژ بکات لە ناو گفتوگوکردندا زیرەکە یاریەکی دەتوانی باش بە بەرامبەری خۆی بکات بەرامبەرەکەی خۆی دەتوانێت حتا فێریش لێ بکات بۆیە زۆر جار کە ڕەخنە لە شاندی ئەمریکا دەگیرێت دەبێت کەسانێک بچن کە بەڕاستی بزانن یاری بە کۆماری ئیسلامی بە ئێران بکەن چونکەوانە کەسانی نوخبان لە ڕووی یاریکردن لە ناو گفتوگووەکاندا ئەو زانینی ئەو شێوازە یان ئەو سیاسەتەی کۆماری ئیسلامی دانێ لە تەنشەوەی کە لە چه باردۆخێکدا کۆماری ئیسلامی ئێران خەریکە گەمە بە کام کارتەکانی دەکات تا ئێستا ئەوەی کە خودتانش باسان کە ترامپ لە ئاخر قسەکانی داژی لە سیاسەتەکانی کۆشکێسپی ئەوەیە کە بە هەموو شێوازێک دەبی بابەتی ئەتۆمی ئێران چارەسەر بیت بەڵێ ئەوە ینی ئەوە شتێکە کە ئەمریکا لە سەروی هەموو مەرجەکانی خۆیەوە داناوە بابەتی ناوکیە باشە ئێمە دەزانین کە ئەوە نزیکەی 60 ڕۆژە 6 ڕۆژ تێپەر بوو ئۆپراسیۆنی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران دەستی پێکردووە یەکێک لە شوێنە سەرەکیەکانی کە ئەمریکا و ئیسرائیل کردیانەتە ئامانج بنکەناوکەکانی ئێرانە یاخود لە ناوبردننی بەرنامەی ئەتۆمی ئێرانە ئایا ئەمریکا و ئیسرائیل پێت وایە گەیشت بێتنە ئامانجەکەی خۆیان لەم ئۆپراسیۆنەدا جەهەر لە درێژەدانی ئەوەی کە گەمەی ئێران چییە ئەمریکا ئیسرائیل گەیشتنەوە ئەنجامەیانە کۆماری ئیسلامی ئێران کارتی هورموزی بەکاردێنێت لە دژی کارتی ئەتۆمیەکە دەیوێت کە گەمە دەکات دەیوێت بێت کارتی هورموز بەکاربێنی کە بەڵێ ئێمە ڕێککەوتنێکی یەکەم جار بکەین تەرگەی هورموز بکەینەوە دورگەیە کە ئەوە کرایەوە ئەوجا ئێوەژی ئەو ئابلوغای دەریاییەکە هەلبگرن ما بابەتی ئەتۆمیەکە دەتوانن دواتر قسەی لەسەر بکەن کە ئەوەژی خۆی سیاسەتێکی زیرەکانە لە لای خۆی کۆماری ئیسلامی ئێران دانەوە کە ئەگەر بێت و من کاتی زیاترم دەبێت خۆم ئامادە دەکەم چونکە لە شەڕی 12 ڕۆژەکەدا کۆماری ئیسلامی ئێران کە ئەم شەڕە ڕاوەستاندنەکەی کۆتایی بە شەڕەکە نییە ئەمریکا و ئیسرائیل دەگەڕێنەوە کە دووارە لی بدەن بۆیە هەستا لە دوای شەڕی 12 ڕۆژەکە حتا شەڕ دەستی پێکرد بە تاواتی سیاسەتی سەربازی خۆی گۆڕی کردە سیاسەتێکی دیسنترۆلایز یعنی هەموو ئامانجەکان و هەموو سپاکان چوونە بۆ شێوازێکی جیاواز دابەشکران لە ڕووی سەربازی یەکجار خۆی ئامادە کرد بووە ئێستا شەڕەکە زەحمەتتر بووە چون کۆماری ئیسلامی ئێران ئامادەی شەڕەکە بوو وەکو زۆرجە ئێمە دەڵێن ئەو کەسێکی یەکەم جار زەربەی لێ دەکەوی شوکێکی هەیە دەتوانی لە بینی ببەی ئەوە یەکێک وتارەکانی من بووە کە باسم کردووە تێیدا کە کۆماری ئیسلامی ئێران ئەگەری ڕووخانی لە ناوبردننی لە کاتی شەڕی 12 ڕۆژەکەتە زیاتر بوو تا ئێستا خۆی ئامادە کردیە شۆکی دووەم ئەوەندە زەربەی لێ ناداتە بۆیە ئێستا دەڵێت ئەگەر بێت و من لێرە ڕزگارم بیتە ئیتر ئەوەی کە بگەیتە ئەمریکا و ئیسرائیل بگەنە ئامانجی خۆی زەحمەت دەبیتە بۆیە ئێمە لە کاتێکی لە شارداینەی کە ئێستا گەروی هورمز یەکێک لەو بابەتانە بابەتی سەرکی ئەمریکا وەک خۆتت وتت بابەتی ئەتۆمە بەڵام ئێران هەوڵدە ڕێگای ئەو شتانە بەدەست بێنێت کە بە تەمابوو لەسەر کارتی ئەتۆم بەکار بەدەست بێنێت دەیوێت ئەو شتانە بە کارتی هورمز بەدەست بێنێت چونکە ئەزانی یەک شتێکی تەجروبەی کردووە ئەزانی کارتی هورمون لەسەر ئاستینی دەوڵەتی زەختی دروست کردووە لەسەرەوەی کە وزە و کڕینی سعری وزە یان نرخی وزە لەسەر ئاسی جیهانی بە تایبەت دەوڵەتی ئەوروپیەکان ئەوە زەختێکی نێودەوڵەتی دروست کردیە لە ناوخۆی لەسەر ئەمریکا لەسەر ترامپ لە ئەوروپا لەسەر ئاسی جیهانی کەوتە بوویتەوەی کە ئەمریکا ئێستا لەژێر زەختێکدایە کە دەبی شەڕەکە بە کۆتایی ببینیت بە زووترین
مەودە دەم بەڵام ئەو زووترین دەمە بە چ شێوازە کۆتایی دێت؟ بەڵێ بابەتێکی تری کە دەکرێت با بڵێن زیانێکی لێ بڕوانرێت کە زیانی بە ئێران گەیاندۆ لێرەیە کە چەندین جار لەلایەن کاربەرستانی ئەمریکاشەوە باس لەوە کراوە کە جیاوازی بیرروڕایە خو جیاوازی بڕیادان لە نێو سەرکردایەتی ئێرانە بەدی ئەکرێت ئەمە چەندێک ئەتوانێت کە زەرەر بێ بۆ ئێران و ئەمریکا سوود لەم جیاوازیە ببینێت. ئەمریکا دەتوانێت سوود لێ وەربگریت. ئەوەی کە جیاوازی لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا ئەوە هەی بووە ئەگەر تو بەگەڕێتەوە سەرەتای هەبوونی ئەم جیاوازیە دەگەڕێتەوە بۆەوەی کە شار لەسەر بەرژەوەندیەکانیان لە ناو خۆیاندا هەبوو کاتێک کە ئەبلوقابووریەکان تونتر بوو لەسەر ئێراندا ئەم شەڕە لە ناو سیستەمی کۆماری ئیسلامی ئێران بۆەوە کە کێ زیاتر بەرژەوەندی ئابووری و دەسەڵاتی دەستەکەوی بە تایبەت ناو سپای پاسداران کە دوای شەڕی ئێران و عێراق بە دوای ساڵی 90ەکان بەداتی 90ەکان سپای پاسداران تەواوی ئابووری ئێرانی کردە ژێر کۆنتڕۆلی خۆی کە ئابووریەکان کە وەکو ئەوەی کە تو سفرەیە کە داناوی سفرەکە خاردنێکی کەمی لەسرە ئەوە شەڕ لەسەرەوەی دەکەن کام خاردنی زیاتری لەبەر دەکەوێت بەو شێوازەی ئاسەیەکە گە سەیری بکەین ئەو زەختە و شەڕەت درێژەی خایەن حتا شەڕی 12 ڕۆژەکەدا زیاتر لەو فەرماندانەی سپاب هەمویان کوژران لە شەڕی 12 ڕۆژەکەدا لە دوای ئەو شەڕە دواتر دوارە ئەو شەڕی ناوخۆی سیستم زیاتر بۆ پڕکردنەوەی شوێنی ئەو فەرماندە سپاییەکان لە دوای ئەوە کە ئێستا سەیری دەکەین ئەو شەڕەکە دەستی پێکە دووبارە خامنەی کوژرا لاریجانی کوژرا فەرماندەکانی دیکەی ئێران کوژران ئێستا ئەو کە باسم کرد لەو ڕۆژەوە حتا ئەو ڕۆکە سەیری دەکەین ئەو لانەی شەڕ ژمارەیان کەم بووە کاوتە تۆ لەگەڵ ژمارەیەکی دیارە جاران دەمانگوت هەیە بەڵام نەمان دەزانی چەند گەورەیە ئەو لانە کێ زیاتر هێزی هەیە کێ زیاتر کەمتر هێزیە ئێستا بەرچۆڕۆنیە کەیە ئێستا ئەزانین کەمپی قالیبافە بۆ میناک یان کەمپی وەحیدیە لەولایە لە سپادا ژمارەکان کەمن دیارکردنی لایەنەکان ئاسانترە لێدانی لایەنەکان ئاسانترە ئەگەر بێت و شەڕێکی حتا بە باوەڕی من ئەگەر بێت و شەڕێکی کورتیش ئێستا کە ئەگەری زۆرە چونکە ئێستا خەریکە ناگەنە هیچ ڕێککەوتن ئێران بەرپرسەکانی ئێران لە بەو شێوازە توندەی کە لەسەر میدیاکاندا قساکان وەکوتە جیاوازیان هەیە بەڵام بەو شێوازش هەردوو لا خەریکە بە توندی قسە دەکەن لەسەرەوەی کە بە تەمان دووبارە حتا پێشەوەی کە ئەمریکا شاردەست پێ بکەونە بە تەمان هێرش بکەنە سەر وڵاتانی کەنداوە کاوتە ئەگەر سەیری بکەی هێرشێکی کورتمەودا بە ئامانجێکی بەهێز لەو وانەی کە ماوەم بدرێت ئەوە لە ناو بچن ئەوە ئەگەری زۆر هەیە کە تەواتی دەتوانانی بەرەو ڕۆخانی کۆماری ئیسلامیان گۆڕین کۆماری ئیسلامی بچین. ئێمە ئەتوانین ئێستا بڵێن ڕژێمی کۆماری ئیسلامی ئێستا بە بەراورد لەگەڵ 2 مانگی ڕابردوو کە ئۆپراسیۆنەکە دەستی پێکرد لاواسترا بەدڵنیاییەوە. بێجگەلەوەی کە ئەو ئامانجان سەربازیانەی کە ئیسرائیل و ئەمریکا پێکاندووە سەیری بگە لە ڕووی ئابووریوە ئێستا من یەکێک لەو کەسانم کە لە پێش شەڕەکەدا باوەڕمەوە و ئەگەر بێت و ئابلوقەی دەریاییەکەی ئەمریکا دەست پێ بکات زیاتر دەستکەوتی دەبێت حتا شەڕەکە کە ئێستا ئەو کارتە بەکاردێنین دروستە بە باوەڕێمە درەنگە بەڵام هەر ئەو جاژ باندۆری خۆی هەیە تەسیری خۆی هەیە ئێستا کە سەیری دەکەی لە ڕووی ئابووری ئەرۆخێت 90% ئابووری ئێران لەسەر بەشی بەندەرەکانی ئەو بەندەرەیە کە ئەمریکا ڕێگای لێگرتووە کە تۆ 90% بودجە و پارە و نەتەنیا بودجە و پارەمە باسی دەکەن باسی مەوادی خواردن و هەموو شتێک کە دەی بۆ ئێران لەو ڕێگا دێت بەڵام ئێران جۆڕافیەکی گەورەیە کۆماری ئیسلامی ئێران سپا دەتوانین ڕێگای دیکە پیدا دەکات دەریای خەزەرە پاکستانە مەرزەکانی تر بەڵام ئەو مەرزە چەند دەتوانین جێگیری بکات بە پێی ئەو راپۆرتانەی کە هەیە 10% دەتوانیت بێتەوە ناو بازار 10% دەتوانانی یارمەتی بدات 90% لەکوێ 10% لەکوێ کەواتە پێ دەڵێت داوە بە ڕێگای وڵاتانی تر بۆ نمونە بە ناوی عێراقەوە نەوتی ئێران بگوازرێتەوە ئەمە ژێکێک بۆ وڵاتانی تر هەمووجا ئەزانین کۆماری ئیسلامی ئێران لەو ساڵانەی کە ئابلوقەی ئابووری لەسەر بوو هەموو جار هەوڵی داوە دۆرپێچەکان دەوری لێ بدات حتا ڕۆژێکی زەریف وێنی وەزیری دەروەی ئێران لە کاتی خۆی دەوتی حتا ئێمە رووسیامان فێر کردووە چوون دۆرپێچەکان داور لێدەن ئێمەوندا لە ڕووی پسپۆرێکی واین یعنی بە شانازی و دەگوت ئێستا بووینە پسپۆری دۆلێدانی ئابلوقەکان یان دۆرپێچەکانی ئابووری بەو شێوازە هەمووجا هەوڵیاندا بوو کە پێیان دەوت کەشتیەکانی سایە لە سێبەردا کەشتی سێبەریان بگە کەشتی سێبەریان بەکاردێنە کە نەوتی ئێران بناوی عێراق بناوی وڵاتانی چین بناوی حتا وڵاتانی عەرەبی ئەمارات ئەماراتی گەو لە وڵاتانە بوو یارمەتێکی بودجەیەکی زۆری ئێران لەناو ئەمارات بوو
کە ئێستا زۆر کەس باید دەکەن دەڵێن چون وا بەو شێوازە هێرشی کردوتە سەر ئەمارەکە ئەوە دەتوانن بگەڕێنە سەر بابەتێکی دیکە بەڵام ئەوەی کە کەشی عێراقیەکان ئێستا بەکاردێنن بەو شێوازەی سیستمێکی بەکاردێنن کە نازانن لە بەندەری ئێرانە هاتووە بەزان لە بەندەری عێراقەوە هاتووە بەڵام ئێستا کە تەواوی لە ڕووی سەربازی و لەژێر کۆنتترۆلدایە ئاسانترە لە جاران کە کەشتیەکانی سایادانتوانی دوورپێچەکان تێک بدەن تێپەڕن ئێستا تێپەڕینەکە زۆر زەحمەترە. بەڵێ بابینی سەر بابەتەکانی پەیوەست بە مافەکانی مرۆڤ زیاتر لە 2 مانگە ئینتەرنێت لە ئێران بڕاوە بە تەواوەتی بڕاوە دەستڕاگەیشتنی هاوڵاتیانی ئێران بۆ دەرەوە زۆر زەحمەت بووە ڕەوشی مافی مرۆڤ ئێستا لە ئێران لە چه ئاستێکایە؟ یەکەم جە بگەڕێمە هۆکار چییە کە ئینتەرنێتی ئێران پچراوە ئێران ڕێگان نادات خەڵک لە ڕووی ئینتەرنێتەوە پەیوەندیان هەبیت بێژگەلەوە لە بەداتی شارەکەگە ببیرت بێت حتا پەیوەندیەکانی تەلفۆنی نورمالیش پچراون بێژگە لە ئینتەرنێت چونکە ئێران لە یەک شەتە تەرسی لەوانە شەڕی ئەمریکا و ئیسرائیل هێرشەکان ئێران نەڕوخێنێت بەڵام خەڵکی ناوخۆ زەختی خەڵکی ناوخۆ خۆ پێشاندانەکانە کارتەکەکەی دەیتوانیت لە دژی سیستم ڕاوەسی ئەو هەبوونی پەیوەندیەکانی خەڵک لە ناوخۆ کلیلی سەرەکی ئەوەیە کە تۆ بێ خەڵک مۆبەلایز بکەی خەڵک ڕێک بخەی ڕێخستنی ناوخۆ دەگەڕێتەوە سەر پەیوەندیەکان نەهشتنی ئەوەی کە ئینتەرنێت و حتا خەتی لاینێکی نورمال هەبی لە نێوان خەڵکدا یەکە لەو ڕێگانەیە کە کۆماری ئیسلامی ئێران ناوێت خەڵک پەیوەندی بە یەکتر بگرن بتوانن لە ناوخۆدا ڕێخستنێک دروست بکەن لە دژی کۆماری ئیسلامی ئێران ئەوە یەکێک لە کارتەکانە بەکاردێنێت دووەم کاری کە بەکاری هێناوە لە ڕۆژی شەڕەوە تا ئەمڕۆ گۆلانەکانیان گرتووە خەلکی کە پشگیری لە ڕژیم دەکات کە ژمارەیان کەمترە لە 10 میلیۆن بە پێی ئامارەکانی خودی ڕژیم کۆماری ئیسلامی ئێران نزیکەی 5 میلیۆنن ئەوە هەموو شەوەک لە گۆلانەکاندان بۆ ئەوەی کە ڕێگان نەدەت خەلکێکی دیکە بێن خۆ پێشاندان بکەن ڕێگای سم چ ڕێگایەکە دروستکردنی ترسە لە ناو خەڵکدا کە تۆ باسی ئێستا باردۆخی مافی مرۆڤ لەنا ئێران دەکەت ژمارەی ئایدامەکان زۆر بووە بەداخەوە ئێستا کە منە تۆ قسە دەکەین 3 کورد لە ناو زیندانی ورمێ چارەنووسیان دیار نییە کە حکمی ئایدامیان بۆ دەرهاتووە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەگەری هەیە بە هەموو ئەگەرێک هەیە کە ئایدام بکرێن 3 گەنجی کورد تۆمەتیان یا ئەو شتێک کە لە پاڵیان خستووە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران کوردبوون وەکو خۆی یەکێک لە زیندانیەکان لە زیندانی ورمێ دەنگی ناردووە ئەڵێت یەکەم کێشەی من کوردبوونمە کەواتە کوردبوون یەکێک لەو کارتانە کە بەکاردێنێ بێژگە لە کوردستان لە ما باقی ئێران لە باشەکانی تری ئێرانش بە هەمان شێواز هەر شوێنێک کە گەنجێک لە زینداندا بیت لە خۆپێشاندانەکانی مانگی یەکدا تا ئێستا خەریکە ترسێک دروست دەکات بە ئەعدامەکان حتا ئێستاژی کە بەرپرسی ینی وەزیری یان مجری قەزایی ئێران ئەژەیی ئەڵێ کێ بە من دەڵێت ئایدامی نەکرد من ئایدامی دەکەم چونکە بریاری ئەمام ڕزا جێبەجێ دەکەم یعنی تۆ لەگەڵ کۆمارێکی ڕژیمێکی شەوە ڕۆژانە کەسێک لە سێدارە دەدرێت و ڕاشی دەگەێنن بەگوتم ئەو ڕێگایکە کە دەیوێت لە ناوخۆ دەزانی لە ناوخۆ ئێستا سەیری بکە باسی بابەتی ئابووریم کە ئەو زەختە و شکەسێک کە سوپای پاسەران تووشی بووە ئەگەر بێت و شەڕ ئەمڕۆ کۆتایی پێبێتە کۆماری ئیسلامی ئێران بەو شێوازە دوای شەڕ هیچ کاتێک ناتوانێت وەڵامی ئەو خەڵکە و داواکاری خەڵک بدات کەواتە لە دوای ئەوە دەگەڕێت کە خەڵکەکە سەرکوت بکات بۆیە چونکە ناتوانانی دەوێت ترسێک لە دووری خەڵکدا دروست بکات حتا پێش شەڕەکەژی کە دەگەڕێتەوە بۆ مانگی یەک ئەو زیاتر لە 40,000 کەس کوژرا بۆ ئەوە بوو کە ئەمڕۆ ئەو خەڵکە نەیتە سەر کۆلانەکان بۆەوەی کە کۆلان بەتاڵ بێت چون کۆماری ئیسلامی لە هێزی خەڵکە زیاتر ئەتەرسی چونکە دەزانین لە ناوخۆیە کە بۆ ناوخۆ ئەتەرسیت لەبەرەوەی کە ئێران وڵاتی ئێران جیاوازە لەگە وڵاتانی ناوچەکە ئێران وڵاتێکی دەولەت نەتەوەیەکی تەواو نییە ئەمپراتوریەکە نەڕۆخاوە کە تۆ دەڵێ خەلکی ئێران تۆ بەحسی زیاتر لە نێزیک 20 میلیۆن ئازەری دەکەی نێزیک 15 میلیۆن کورد دەکەی بەلوش دەکەی عەرەب دەکەی ئەو هەمیان لە جوغرافیایەکی جیادان کەواتە زۆر ئاسانە ئەو خەڵکە بێن و ڕێک بخران و ڕێخستنێک دروست بیت و ئەوەنە دژی دەسەڵات ڕاوەستن بەڵێ ئەگەر ئێستا ئەم شەڕە کۆتایی پێبێت وەکو ئێستا دەزانی کە ئاگربەست هەیە بەڵام ئەگەر شەڕەکە کۆتایی پێبێت ئەمڕۆ تۆ پێت وایە ئەو ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بتوانێت بە ماوەیەکی کەم جارێکی تر خۆی ڕێک بخاتەوە خۆی بەهێز بکاتەوە زەحمەتە
ئەگەر ئەو شەڕ ئێستا ئێمە چه شێوازێک شەر کۆتایی بێت ئەگەر بێت و شەر بە شێوازێک کۆتایی بێت کۆماری ئیسلامی ئێران هیچ دەستکەوتێکی وای نەبیت وەکو ئێستا ئەوروپیەکانش داوا دەکەن ئەڵێ نابیت ئەو دۆرپێچە ئابوووریەکان لەسەر ئێران هەلبەگیرێت چونکە دەزانن ئەگەر کۆماری ئیسلامیەکی کە بەو شێوازە توانی هورمز گەروی هورمز بەکاربێنێ بەوە کە زەختێکی نیودەوڵەتی دروست بکە لەسەر وزە دەزانیت ئەو کارتە لە دژی ئەوروپیەکانە بێژگە لە وڵاتانی ناوچەکەدا ئەزانیت کە کۆماری ئیسلامی ئێران لە ناو دەوڵەتانی ئەوروپیدا لە ئەمریکادا لە کارتەکانی گروپە تەروریستەکان بەکاردێنێ گروپەکانی مافیایی بەکاردێنی کریمینال ناتوەرکەکەی کە بەکاری دێنی بەوە کە هەندێک هێریش یان هەندێک ئەمەلیاتی تەروریستی لە ناو دەوڵەت ئەوروپیەکان کە کردویتی لە کاتی کریسمەس چەند بار ئەو شتانەمان بینی ئێستاش پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەلقاعیدە زۆر بەهێزە چونکە ئەلقاعیدە شوێنێک بووە تاران کە لەوێ ماوەن بەهێز بوونە پەیوەندیەکانی ئێران لە ڕێگەی ئەلقاعیدە لەگەڵ ئەلقاعیدەکانی ئەفریقا لەو وڵاتانە زۆر بەهێز بووە کە تۆ سەیری یعنی بگەڕێتەوە وێنەیەکی گەورە لە سیستمی تەروریستی جیهان سەیری بکەی پەیوەندیەکانی تەروریستەکانی ئەلقاعیدە و حتا بەشێک لە داعش سەیری بکەی دەبینی کۆماری ئیسلامی ئێران وەکو دەوڵەت نهاتوتە ناوچەکەم وەکو گروپێکی تەروریستی لەگەڵ گروپانە هەمووی پەیوەندی هەبووە ئەوە کێ دەترسێت دەوڵەت ئەوروپیەکان گروپی بەکرێگیراویشی لە عێراق لە لوبنان لەمانە کاری بۆ کەنیانی لە هەموو ناوچەکەدا بڵاوانی کردوێتەوە ئەوە دەبیت هۆی ئەوەی کە تۆ دەڵێ مەسەم شەڕەکە بە شێوازێک بیت ئەوەی کە ئەوروپیەکان دەڵێن نابی گەمار و ئابوووریەکە هەلبەگیرێت چونکە ئێمە ناتوانین دەوڵەتێکی کە مەبەستی ئەوەیە کە بێت و پشگیری گروپە تەروریستەکان بکات دووبارە بەهێزیان بکات ئەو دەوڵەتە چونکە دەوڵەتێکی نۆرمال نیە تۆ ناتوانانی باوەڕت پێ بیت کە دەتوانیت هەسوکەوتی خۆی بگۆڕێت ئەوەیە کە ئەو ترسە دروستەکە کە ناتوانین بڵێن شەڕ بەو شێوازە کۆتایی پێبێت کە هەیە کە کۆماری ئیسلامی ئێران بەو شێوازە ئایدۆلۆژیەی کە هەیە لەسەر دەسەڵات ببینێت ئەوەیە کە زۆر کەس نیگەران دەگەڵی شەڕ لە چه قۆناغێکدا ڕادەوەسیت ئایا شەڕ لە قۆناغێک ڕادەوەسیت کە گەروی هورمز بتەواتی لە دەستی ئێران بێتە دەری کە ئەوە یەکێک بە باوەڕی من ئامانجی سەرەکیەوەی کە ئێران بە هیچ شێوازێک نابی کۆنتترۆلی گەروی هورمز بکات چونکە ئەو کارتی سەرەکیە کە شەڕ نابیت بە شێوازە کۆتایی ببێت کە ئەوان کۆنتترۆلی بکەن دووم شت ئەگەر بێت و شەڕ کۆتایی پێبێت کۆماری ئیسلامی ئێران بە ئایدۆلۆژی ناردنی شۆڕشی ئیسلامی شیعی بە دەروەی وڵاتدا ئەگەر بمینێ بەو ئایدۆلۆژیە دووبارە مەترسیدارە کۆماری ئیسلامی ئێران بمینێتەوە شتێکی زۆر گرنگترش ئەوەیە دەڵێت من بەرامبەر زڵهێزی جەهان شەڕم کرد ماوەم کاوەتە تۆ بیر لەوە بەکە گروپەکانی میلیشیایی دیکە چەند بەهێز دەبن لە ناوچەکەدا بەو شێوازە پرۆپاگاندایەکی گەورە دروست بکە و گروپانە دەتوانن زەڵهێزێکی جیهان بکەیت بین نەخوارەوە کەواتە لێرە ئەنجام و کۆتایی و شەڕە زۆر زۆر گرنگە بۆ ئاسایشی نێودەوڵەتی بەڵێ شکریە برادۆست پسپۆڕی یاسایشی نێودەوڵەتی سپاس دەکەین بۆم دەرفەتە گەلێک سپاس بۆتە